سڵاوی خوای گەورە تا لێبێت. من ئەمڕۆ هاتووم بۆ قەزای پێنجوێن. لێرە بەشێکی زۆری جوتیاران دەگوترێ گلەیان هەیە و لە ئەم ساڵدا بۆی ساخ نەبوونەوەی بەربوومەکانیان مایە پوچبوونی خۆیان ڕاگەیاندووە. بە دۆداچوونێکی مەیدانی دەکەین. بابزانین حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش وەزارەتی کشت و کاڵ پلانی چییە بۆ ئەوەی بەربووی جوتیاران وەربگرێتەوە و تووشی مایە پوچ نەبن. جوتیاران بۆچی گلەیی دەکەن؟ چی بکرێت بۆ ئەوەی هاوکاری جوتیاران بکرێت تاوەکو ئەم خاکە بە پیتەی پێنجوێن سوودی لێ وەربگرێت و بەربووی خۆماڵی گرنگی زیاتری پێ بدرێت. لەگەڵماندا بن سەردانێکی مەیدانی دەکەین. وەڵامی کۆمەڵە پرسیار بۆ ئێوە وەردەگرینەوە. کاکە سڵاوتان لێبێت. سەلام عەلەیکم. چۆنە قوربان باشن؟ خوارستان دەشتان ساغ بێت. بەربووم چۆنە ئەم ساڵ؟ ئێستا ئێوە لە پێنجوێن خەریکی تەماتەڕەنین بەم بەیانە زووە. بەربوومی ئەم ساڵ چۆنە؟ جوتیار گلەیی هەیە؟ وەڵا الحەمدولیلا بەربووم باشە، بەڵام ڕستەکانم بە هیچ جۆرێک پارە ناکا. ئەوەش ناکا کە بڵێ مەسرف دەرێنێتەوە بگەینەوە مایە. حاڵی فەلاح زۆر خراپە. ئەی سەبارەت بە بەڕاستی خۆتان زانم ئەم ساڵ هەموو شتەکان گۆڕانکاری بەسەدا هاتووە. پەین گرانە، کرێی گواستنەوە من پرسیارم کردووە گرانە، بارکردن گرانە، لەوانێت تا ڕادەیەک ئەم کرێکارانش لەسەرەوە گرانتر کەوت بێت. هاوکاری هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە؟ نەوەڵا بە هیچ جۆرە هاوکاریان نەکردوین، بگرە زەرەریشیان لیاوین. هەم لە ڕووی سەمادی کیمیاییەوە هەمووی گرانە، هەمووی سعری بەرز بووەتەوە. نەک هاوکاریمان ناگەم بگرە ئەگەر بۆیان بکرێ ناژێڵن فەلاحەتی بکەین. بەڵێ ڕاستە ئێستا تۆ تا ئەم بێستانت پێگەیشتووە کەمە تەماتەیە باشە؟ بەڵێ. خزمەتێکی باشی ویستووە. بەڵێ. کیلۆی چەند لەسەر تۆەکەوێت؟ بەخوا بە دقیقی نازانین، بەڵام ئێمە نەوارێک تقریبا ملیۆنێ، ملیۆن و 200,000 ڕات تەماتە. شوتیش 750,000 850,000 ڕات. بەڵێ جوتیار هەیە؟ بەڵێ جوتیار هەیە مایە پوچ بێت لەم ساڵە؟ بەتاکید ئەرە وەڵای سێ ئەم ساڵێمە بەخوا مەسرفمان زۆر بووە و ئیشتا زۆرمان ماوە بکەینەوە مایە، بەڵامی تر مەجبورین بڵێن چی. بەڵێ دەی خوارستان لەشتان ساغ بێ. ئەم برایانە دیارە ڕۆژانە بوویەوە ئیشەکەن ئەم کرێکارانە؟ بەڵێ. ڕۆژی چەند نتوانم بزانم چەندیان پێدا؟ ڕۆژێک بە 105,000 بۆ مانەچن پیکابێک. سەلەش تقریبا 75,000 پیکابێک. ئەمە تقریبا چێتە نزیکی 180,000. 180,000 مەسرف پیکاب دەوێت و ئەمە 220,000. بەڵێ لەم مەرزەی ئێوە بەرەبوومی دەرەکی داخڵ دەبێت ئەوە نێ بزانن؟ لێرە ئەوی زانیاریمان هەبێت داغڵ نابێت، بەڵام لە کەرکووگۆ کە پرسیارمان کردووە لە عەلوەکانی ئەوێ. ئەمە وای کردووە بازاڕی ئێوە سز بێت؟ بەتاکید تقریبا لەگەڵ دوێنێ و پێرە تەماتەیە کیلۆی 200 دیناری لێ بووە. بەڵێ کە ئێستا ڕێک ناوەڕاستی وەرزی پێگەشتنی تەماتەش. بەڵێ ڕاستە. دەستی خۆش بێ خوارستان بە. السلام عليكم. صباح الخير. شلون قربان باشن؟ باشن كاكا اخوان سلامة يا اخوان. ام برانا بوباي هاتون؟ بلى. لكيو هاتون معنا؟ قربان جان لحلوه هاتون. بلى ناي برزه؟ من نوري. كنت خايف تقرب كيرك. عفو. كاك نوريان بلى. امان هاتون ليرو باريا كان بخواري عراق. امان هاتون ليرو لا يا معلومان هي باركرن يا مجبان كرين وباريا كانوا يبان خوارو بس جنوبي فروشن. بلى جوتراني ايرا قليان هي على برو مكانه كو بيست بارناكا باش كان هذا صلاتي جنوب هذا صلاتي ايرانيه ليرا بارناكات. شێشەکە جنوبە پارە ناکات. بەڵێ بووە مەسەلە چیە ئەوە تۆ زانایت هەبێت ئیکە داخڵە بێت لە مەزەکانیکەوە یان چییە؟ هیچ مەزەکە من تا ئێستا نەمبیستووە کە بڵێن داخڵە بێت. چونکە لە ئێران و ئیمڕۆ کە شت بێت هیچ دسخێک لە ئێران و ناگرێتەوە. بەڵێ بەم ساڵی کەیسە لێرە فرۆشە ڕسک ئێران ناگرێتەوە لێرە. ڕاستە تۆ لێرە باریان بۆ کردی بۆیان بەڵێ من لێرە باریان بۆ کڕم و بۆیانە کڕم و باریەکەن و ئەیبەن بۆ جنوبی فرۆ. ئەم ساڵ هەم سەمادەکە گرانە، هەم وەسیلەی گواستنەوە گرانە، قوربان گیان، هەم ئەم پلاسکۆی کە تەماتۆ شتەکەی تێکەن گرانە. ئەم هەموو بارگرانیە لەسەر جوتیار وا ناکا بەڕاستی ساڵێکی لەوانەیە پەنا بۆ شتە نەباتەوە؟ قوربان گیان خۆی خەتاکە هەمووی گەڕێتەوە بۆ چێ بۆ حکوومەت. حکوومەت شتەکە دابین ناکا بۆی. ساڵ بە ساڵ دەرمانەکە زیاکا لەسەری. سەلە لەسەری زیاکات. ئەمەش کە زیای کرد سقەکەی گرانەکەوێت.
پارێزقی پێنجۆن لە 250 بفش خێرێک ئمڕۆ لە 4 سا خێر ناکات لەبەر مادەکە ڕۆژ بە ڕۆژ دەسەرەوە چارەسەر چییە چارەسەر حکومت چاوی لەو خەڵکە بێت پار تەماتە لێرە چووە تەماتە گران بۆ حکومەتی هەرێم لێرە داغڵی کرد لە جنوب شکا هەموو خەڵکە کەوتە زەرەرەوە کێشەکە حکومەتە هەمووی ئەمانە کەسێکی قسان نییە کێشتان چی ئەمانە کێشە کێشەکە بەسەوێت لە جنوب خەڵکە دەسەڵاتی کەسی دیانێک بڕۆکە ڕسق دابەزە لە هیچ مەرجێکی داغڵ نابێت لەبەر ئێران حەز ڕسقی ئەمڕۆ لە ئێرانە بێن بەم سەرە ناگرێتەوە بەس چییە موادەکان گرانە خەڵکەی کرێدا و دەرمان گرانە سەر لە گرانە هەموو شتێک گرانە کاک محەممەدگان سڵاو لێبێت خوارز قدا حواڵت چۆنە باشی قوربان چاکی قوربان سپاس دەکەم باشی سەلامەت بیاخوا قوربانم سەلامت لەناو بێستانەکە دای بەربووم چۆنە ئەمساڵ وەڵی کاکە وەکردیان بەروبووم باش نییە باش نییە وەکو شووتیمان بوو زەرری فەرم بە لای بێستانەکە تۆ فەرم بەڵێ زەرری کە شووتیمان بوو زەرری کرد بەڵێ کاڵکمان هەیە ئەیەزان لە زەرەرایە بەڵێ کیلۆی بە 170 دینار پارچێت و بە 85 بۆ 90,000 چی لێ بکەم لە 25 لەم شووتیا من خەریکم ئەمە بێستانە شتێکە بەڵێ قوربان لە 25 من خەریکی ئەم شووتیم وەختێ پێگەیوە مشتریاتۆ ملیۆن و ڕابێکی داوە بە من 4 ملیۆن مەصرفی ئەو زەویە بووە 2 ملیۆن و 500 ئەرەوەڵا بەسی جارێکی ملیۆن و 500 ئەی کێڵانەکەی جوودەکەی کێڵانی 550,000 تێچووە هۆکار چییە بۆ ئاوایە مەسەلە چی ینی حکوومەت یاریمی کوردستان لێتان وەرناگرێ یا ئەوە تا لە ناوخۆدا ساغ نابێتەوە بەربوومی دەرەوە دێت داخل ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لێمان وەرنەگرێت کە لێ وەرنەگرتوین بەڵام لە کاتێکا بەروبوومی ئێمە پێی ئەگا هاوکاریمان بکە لە مەرزەکانەوە نەیەت داخڵ نەبێت من ئیسە ناتوانم بڵێن چونکەمەوە من ئاگەم لە مەرزەکە نییە بەڵام ئەگەر ئەوە هۆکاری کردی نایە ڕەن بێ من زارەرم نەکردەمایە بە تۆ بە دەرچوومایەت باش لەوانی سوادێکیشم کردبایە ئێستا بینم کاک بەشێکی زۆری هەر لێ خسەر بۆ بەسەر یاچێز یا ئەفەوتێ و نایەوێت نایەوێت کابرا بە کەیفی خۆی 6 ناواشوتی و بە ملیۆن و ڕابێک ئەمە حاڵی ئەمەیە کاکە 5 نەوار کاڵک ئێوارە برادرات و بەناڵ 5 نەوار کاڵکم داوە بە ملیۆنێک یەک پارچە کاڵک بە 85 بۆنەوە هەرتووەکەی ئەی باشێک بۆ هاوای کاک محەممەد سا لە ناو شاردا بەڕاست نرخی هەر گرانە کیلۆیە شووتی بە 500 بە 600 450 لێرە بوو ئەوە خسارە بێ کاگە بەکردیان لێرە ئالە عینی ناوشوتیەیە پیکابێکم بار کردووە نردوم بۆ پێنجێن داوێتی بە 100,000 35 بۆ چلی سایق چەندی عمولە چەندی کرێکار من 50,000 هیلاکیم با بڕوە لێگە ڕقەی ناکە ئەمە حاڵی ئەمەیە ڕاستە بەداخۆکەوەیە ئەی با بچین بۆ لای بێستانەکان کە تۆ چی لە شتی چیکەت هەیە لێرە قوربان ئەم شووتیەمان هەبووە تەواو بووە ئەمەش کاڵەکمانە لای سەرویش خیارەکەیە خیارمان هەیە لە خواری شۆ لە کوێلاتاندا لەوەژەوە تەماتەی منە بەڵێرەوەڵا قوربان کاتی ڕنی تەماتە وەختی خەریکە ئیشتان بەس خەریکە خەریکە چۆنە تا ئێستا هەتا ئیسێ لەمە پێژان 450 بۆ 500 ئیسێ دوێنێ لە 300کە 250 کات ئەوش دابەزیوە ئەرەوەڵا با بچینە سەر فەرمو کاک محەممەد ئەمە بێستانی کاڵک ئەی نرخی کاڵک چۆنە ئەم ساڵ هەتا دوسێ ڕۆژ لەمە پێش 170 بوو 150 بوو 160 بوو لەو دەوروبەرا بوو لەو دەوروبەرا دیارە کاک محەممەد خۆ دەزانی ئیشی کاری فەلاعەتی و جوتیاری و کشتتوکاڵەوەوانە دەسەوێخێکی زۆری پێویستە بەڵێ تۆ کەس لەگەڵ تا هەر خۆتی وەڵا قوربان وەکو کەس ئالەما شەریکێکم هەیە ئینا وەکو کەسی ئام هەر خۆم ئەی لە کاتی چنی نوێ بەرەوە کرێکار ڕۆژی بە 25,000 بەڵێ بە 25 دوازر خۆمەش هەر بارگرانی ئەسە ماتون لە خۆم تاوانە بە ئیجاتی لێکیت ئێمە سنووق زەختی گەورەی هەیە لە سەرمان 1250 جووتی
کرێکار بە 25 پیکاب ئەو کاتێ بە پیکابێکینێ پیکاوی بە 40,000 پیکاب بوو بە پیکا بە 40,000 چنێت ڕاست ئەرە وەڵا کاک محەممەدەی سەبارەت بە ئاوداشتنی ئەمە چۆنە بیرە بیرە بەڵێ لەو خوار بیرمان هەیە لەو دارانە بەڵێ بیرمان هەیە لێو بیر هەڵەکەین و بە بیرەگەری حکوومەتی چاوکاریتان دەکات لە پێدانی سوتەمەنی پەینی کیمیایی بێ ئەشتانەیە کاگە دەست خۆش کە باسەکەم پێگەین دێ بۆ دەست خۆش بێک ئەو بەکەش دەست خۆش بێ لە دوای کاگە سارمەجیت یەک فەلع جاتیم قسە کرد ئەوی باش بوو بۆ عام بەزەوی خرە بقێنا بۆ خۆم دوای کاگە سارمەجیت کەس ئیسفادەی لە فەردێک کود نەکردووە ئەوەی من وەکو خۆمەکە فەلاحم و ئاگام لێیەتی لە ئەوان تیژنیان کرد نەک من دوای کاگە دوستان بەڵێ دەگوترێت هەندێک کەس گیرماتەوە دەرەوە هەندێک کەس بە ناوی جوتیارەوە پێی وەرەگرت دوای فرشتەوەیشی کاڵیش ناکات ئەم ساڵ پار فەردەیە کووت بە 25 و 30 تا 90 و ئالو دەوروبەرە ئالو دەوروبەرە ئێستا دوێن ماوەکریمان بە 6,000 فەردێ کوتی سپی بە 6,000 دوێنێ فەردێ کوتی بۆریان بۆیە نام لە پێنجەن بە 5,000 خۆت خەرزدارین لای ئەوانەی بەرە وەڵڵا جا چۆن چەند لە سەرەتا ئێستا وەڵی سێ ڕەنگ بێ هەوە شتێک بێت ملیۆن جگەل ئیجار شتە ئەوە بگمای بچێنی ساڵتر پەناو من نابێتەوە لە یەکەمە مایە پوچم بەس نازان بۆ دووەم لە یەکەمە مایە پوچ بووم ئەرەوە لە 4 ملیۆن ڕۆحبێک چی لێ بکەم من جێ خۆی ناگرێتەوە نەوەڵا چی لێ بکەم ڕاستەوەڵا جگە لە خۆم وەکو کرێکارێکیشم دەست نەکەوتەوە کاتۆ ڕۆژانە شتێکی بۆ من کۆ کردوەوە 20,000 یا 25 ماوەتێ وەریگرتووە لە من ئەوەشم بۆ نەماوەتەوە من بەداخەوە ئەرە وەڵا 100 بەداخۆ وڵا بەڕاستی بینەران ئەوەی دەمهەیە ئاماچە پێتم بەڕاستی ئەمە ئەنی کارەساتە لە وڵاتێکدا کە خاکەکەی بەڕاستی سەر زەوی و ژێرزەوی ئاڵتونێکە بەڕاستی بەتابەتی ئەم پێنجوێنە چەند تەماشا دەکەیت ئەنی بەڕاستی پڕە لە بەربوونبی کشتتوکاڵی بە نرخ حکوومەتی هەرێمی کوردستان بەتابەتی وەزارەتی کشتتوکاڵ ئەگە پلانی بۆ ئەم جۆرە بەرەبوومە نەبێت دوجار بەڕاستی نابێت گلەی لە جوتیا بکرێت کە بەروومەکانی هەڕاج فرۆشەکە ساڵەتر پەنابوو کشتتوکاڵ ناباتەوە لە هەمان کادا ئیفلاسبوونی بەشێکی زۆریشان کە ئەمە دیارە لێرە خۆیان بە چاوی خۆمانێمە دەبین و ئەوانش باسەکە کە چۆن ئیفلاسیان هێناوە هیوادارین بەزترین کات ئەنی ئەگەر بێت و پلان بۆ ئەم کەتەداننرێت بەڕاستی ئەم کەتە ڕێخستنی بۆ نەکرێتەوە چاوێک لە وەزی جوتیاران نەکرێت ساڵێتتر ئەمەنی هەمەش نامێت وایە کار محەمەدگە من یەکیان منم ئیتر نازانم خۆ من نەمەعاشم هەیە نە دایرەیەکم هەیە مەجبورم تا ئەنازەیەک بەڵام زۆر خەڵگە بینم ئەڵیتر وازیانم ئەگەر ئەو تۆزەیش بووم ئەوشم دانا لە عەرزە ڕاست ئاچانەوە من لە خۆی منە پرچێ بەس خەڵکێڵە 100 ملیۆن زارات کرد بە پارەکە بەدا 100 ملیۆن بە کێ درێ کاکە بەفەلە حەدرێ نادرێت 100 ملیۆن بە هەریش ناکەم با بچین تامێکی بەروومەکەت کەین بەڵە فەرمو قوربان کاوە کرد فەرمون لەگەڵ کاک محەممەد ئابزام مشتەرەکن لەم بێستانەدا کاک محەممەد باسی کۆمەڵێک خاڵی کرد بەڕاستی کە مای نیگەرانیەک بۆ ئێمەی ڕۆژنامەنووس یاخود کە دێین سەری ئەم بەروومان دەکەین شێوازە بەڕاستی خەسارەتێکی زۆری داوە تۆ قسە چییە ئەم ساڵ بەروومی ئێوە چۆنە؟ بسم الله الرحمن الرحیم بەخێر بێن کە بۆ کەناڵەکەتان و بەڕێسان وەڵی ئێمە بۆ کوبڵی دووسێ هۆکار هەیە بۆ ئەم مەسلەی ئەم زەرەر و زیان وشی ئەم فەلاعی ئێمە یەکەم ئێمە حکومت پلانێکی نییە بۆ ئەم فەلاعی ئەم مەتیقەی پێنجێنە ئەم کوردستان هەمی بڵین یعنی پلانێک نییە کە تۆ مرۆکە ئەم پیاوە ئەلیا شووتی بۆ خۆ هی منەوە ئەم پیاوە خۆی فەقی 6 ملیۆن نازەری تێتیاکە داماوە ئیتر بەڕاستی هیچ حکومت باکێکی نییە و لە مالا بڵێ وڵاکاکە من یا قەرەبیە یا پلانە دانم بۆ مەسلەی ئەم بەربوومی ئەم فەلاعیدا و فەلاعی داماوی ئیمڕۆ ئێمە ئەچین لەو بازارە لەو دوکانە بای 10 ملیۆن شت بە قەرزێنین ڕستەکەیمان ئەوەیە کە پارە نەکایت معناوە تۆ ئیفلازەبی ئیفلای دوای ڕوزە دینا خەڵکی ئەبین حکومەتیش هیچ پلانێکی و هیچ قەربێکی بۆ تۆ دانەناوە بڵێ ئەمە بە ینی هیچ نەبێ بەنی وەقیمەتی شەر شتەکەمان بۆ ساف کاتەوە ئیتی وەڵی برا ئێمە بەڕاستی ئەمە یەکە ئەی بینیت ڕستەکە ئێمە وامان لێ هاتووە بەڕاستیتە خەریکە بڵین دەستی لێڵ بگرین بەرە پارە ناکە تۆ ساڵێ دوان هەر بە زەربووی تۆ خوبای تۆ بەرگە هەرو ناگری ڕاست کا عوسمان ئێستا ئەم خیارە باش خیارێکی ناسک و جوانە من تام کردە بەڕاستی
هەر خۆشە بیخۆی بەڵێ تا ڕواوە کیلۆ بەچەنێ فرۆشنەوە لێرە وڵی ئەمە یەک دوو ڕۆژە ماوەیەکە تقریبن 450 475 و 450 جاران لەمە پێش 250 بەخوا 200 ئەی تاگە بمتەمەە چەندی پێویستە وڵی تێتیان بڵم ئەمە بڵێن بۆ چێکە فەرمی بۆ بەرەمێنانەکەی بۆ بەرمێناکەی کاگە تۆ دووسێمەگە بێ پێوە خەریکبی پێوە خەریک بەڵام ئەمە جارێکە ئەگاتە بەر بین ئاواگاتە بەر ئەیتر تۆ ڕۆژنە ڕۆژێک ئەبێ بیچری کە نەیچری تێمە ئەم ئەزڵ ئەمە نیەمە ئەوە دەقێک پڕەکەی 1000 دیناری بۆکە بەڵام ئەلم بابەتە ئابێ ئەوە جایکەیتۆ لەم بابەتە کە جا کردو ئەمە ئیتر بە گوێرە ڕۆژی 350 ڕۆژی 400 ڕۆژی 450 ئیتر بە گوێرەی بازارە ئەمڕۆ بازارش وای داتوە ئایسێ بازار وایە دو ساعتی بازارێکی تر نەوعێکی تر دا ئەبەزێ بەرزە بێتەوە یعنی شتەکە وای لێ هاتووە ئینسان سیقەی بە شتەکەی خۆی نەما بەڵام ئێمە ناڕوا بۆ خواروی عراق بەرە وڵا ئەڕوە خۆ عەرەبەکان لێرە باریەکەن بەس لێرە پارە ناکەکە خۆی کە شتێکە پاری نەکەی تبرا تۆ چی لێکی کاک تۆ لێرەکە بۆ پارە بۆ نەکە ئەڵڵا لە جنوب چیلۆی 2000 دینار بۆ بکا بوو شتەکە تۆ لێگە زەرەرە بۆ تۆ زەرەرە یعنی سوادێکی ئەوەی تیانێ بڕوا خەناتەویست من و کاک محەممەد ئەمە یەک دوو ڕایە ئاوا کرێکاکە هەر من خۆی ئەمەمان چنی و ئەم خیارە چوە دەقوسێ دەقوچوە دەبایی 200 15 خۆگە کە دوو کرێکەمان بگرتای بۆ 50 مە باید قەرزە زۆر لەسەر ڕاستە کاک محەممەد باسی شتێک کە لەوێ کە هاتین وتن ئەبەر بمانە ئێمە کە ئێمە لێرە بەڕاست بم شۆز جوانە خزمەتیەکەین بەرهەمی هێن خاکەتان بە پیتە ئەگەر بێت و ساڵەتر ئاوا بڕا و خۆت دەڵێ من ئیفلاسبوونی خۆم ڕاگەیاندووە ڕاگەێنە بەڵام لە پێش هەموو شتەکانە کاکە ئەبوو بەکرد ڕۆژێک کاڕسمان دەرمانمان پێویست بوو بۆم کاڵەکە چوو بۆ گەرمک کە چوو بۆ گەرمک وتمان پارچێ دەرمان بێنە با بیدین لە خیارەکە خیارەکەمان نازانم بای 50000 یا 600 ئاها 85 دا بتڵێ دەرمانیەوە من سەمادەکەشە گران سیارەکەشمان و خۆشمان بە خاڵی باشە ئەوەیە با کابرای عەرەبی لێرە باریکە غیر لە من وەکو ئەوەی ئیسفادی هەیە بە من لێم ناکڕێت ئەوە بازارە کەوتی بە 300 دیناری بە 300 دینار بفرۆشی خۆ بۆ من 400 ناکە بۆ من 350 ناکەت بەڵە پڕە لە عەرەبە جابوونی عەرەبم بۆ چییە من چوار سیارەمەیە و شتەکان وەکو خۆی بکڕێ من ئیسفادەی لێ بکەم بەڵێ کاک محەممەد لێرە لە پێنجوێن هیچ ساردخانەیەکەیە بەم بەرومانی تاڵ بگیرێت شک نابم من وەکو خۆم ئەگەر ببێ بۆ من نەبێ بە کەلیمە خراپەکە من شک نابم بەڵێ کاک عوسمان ئەگەر ساردخانە هەبێت ئەم بەربوومی ئێوە لە ناو خۆدا نرخی بەرز نابێتەوە بەڵێ ئەگەر ساردخانەی بێ و کەسێ بێت و ئەم ڕستقە بۆ هەڵبگری لە شوێنێکە پارێکی لێ بسێنە بگاتە ماوەیەکی بەرەوەڵا ئیسفادی ئێستا لەوانەیە ماوەیەکی تر ئەمە نامێنێ باش ناوەڵا نامێنێ لە دەرەوە داخڵ دەبێ ئەمە بە 1500 بی بەڵێ نییە ئەو پلانە نییە ئەو بێ حکومەتی یاوشت بە من تۆ ناکری ئەوە خۆ نە کۆمپانیاکە بڵێن ئەوە بۆ بکە نە حکومەتێکیشێ پلانێکەوە بدەن نەوەڵا برایتە ئالێگەیسێ هەچی کرێکا و کە تەواو بوو ئیتر تەواو بڕاو ئیتر کۆتایی بە بەرنامەکەیە ڕاستە کرێ جووت چەندە بە ڕۆژی هەچ کەزای سێ جووت کا بە 35 بە سەعاتی بە سەعاتی 35 بەڵام بەهارێ بە 25 و 30 بوو بەهارێ لیترە گاز بە 1200 دینار نە بۆ من دەریێنێ نە بۆ ئەویش من پێی بڵم وەرجوتم بۆ کە بە 25 بۆم ناکات هەر گازەکەش نییە ڕۆنە پایەیە ئەمە هەمووی مەساریفی ئەو ئاسنەیە ڕاستە دەستان خۆش بێت ئینشاءڵڵا خۆی گەورە چارەسەرێکی ئەمەزە بدۆزێتەوە بەڕاستی داوامە لەخوا هەیە لە غێری خوا کەسێکی کە نییە ئێمە پەنای پێبەرین لە غێری خوا ئومێدمان بەخوای پەروەردگارە خۆ من حەز ناکەم کیلۆ خارجێت هەزار نەر خوا بووم گرێگە حەزکەم بۆ بە ئەوان لەوێ پیان بکڕێت من ئیسفادە بکەم تۆش لە سلێمانی بابڵ بکڕێت تۆش لە فڵان دێ بابڵ بکڕێت و ئێستا کاک محەممەد تۆ کە خۆت لێرە بەرەم هێنەرێکی بەڕاستی جوتیارێکی لەوانەیە کۆمەڵی خەڵکی ئیسفادە لە سیتۆ بکە کاگەی ئەبوو بەکەش کرێکاری ئیسفادە لە منەکات ماکینەی جوودی ئیسفادە لە منەکات پیکاب ئیسفادە لە منەکات کابرای عارەبانە لە عەلوەکەی ئیسفادە لە منەکات لە ناو بازاڕ ئیسفادە لە منەکەن ئەوەی پێینەکە فرۆشی ئەوەی پێینەکە فرۆشی ئیسفادە لە منەکە یعنی ئەمانە ئەم بەروبوومەی من ئەکا کاتێ پێگەی و کەوتە بازارڕۆ هەر یەکێک بە ئەنازەی خۆی ئیسفادە لە منەکات ئەگەر ئەو کرێکارانە نێن من بۆم ناچنیێت ئەگەر منش خیارم نەبێ ئەوم ناوێت ئەگەر من شووتی و کاڵک و تەماتەم نێ منش ئەوم ناوێت کەسێ نیە ئیسفادەم لێ بکە بەس ئەمڕۆ ڕۆژانە کۆمەڵ خەڵکی ئیسفادە لە منەکەن کە عوسمان بە سیارەکەی ئەو بە کرێکاریەکەی کاک بەختیاری ئامۆزام ئێزن بە سیارەکەی ئەو بە عارەبانەکەی ئەم کۆمەڵە خەڵکە ئیسفادە لە دەستی منەکەن
بەتەکی دوایە نامە شتێکە تیمە حقەتە من زەرعام بۆ خۆم کردووە بەڵام پێویستم بە هاوکاریە ئەگەر دەست نەگریتە باڵی خەڵکێکۆ ناتوانێت بەرز بێت تۆ گازم بۆ تۆزە هەردان کە بۆ نمونە ڕاستە بەتەکی دوایە قوربان بەنزینم دەتۆزە بازدان کە با مۆلیدەکەی پێویست پێکەم و زەرعاتەکەم بیارم با منیش تۆزێ سوکتر بی دەمەکاورەی بازار دەستان خۆش بێ محەممەد ئەی بێستانەکەتی ئیفلاسی هێناوە بەداخەوە لەبەرەوەی ئیفلاسی ناوام شوتێ سەر دەوا سەری ڕزان چۆن دەرەچێت باشە بزانین چۆن دەرەچێت پێت شوتێکی باش بێ کاگمە باشە وەڵا ماشەڵڵا ماشڵە ڕەنگی زۆر جوانە بەڕاستی تەماشاکەم بەڕاستی ئەنی تاوانە بەڕاستی جەریمەیەتر لە وڵاتێک دابژی ئەم شوتێ هەبێ خاوەن کێڵگەیەکی ئەم کێلەکەڵەکانی پێنجوێن ئەم ساڵ کە لێرەیە و کاک محەممەدە 3 ملیۆن و 500,000 لە کێڵگەی کازارە کردووە لەم شوتێ باشەیە بەڕاستی کێ بەرپرسیارە لێرەیە کێ خۆی بەرپرسیارە زانێت لەم کارتەیە پێویست دەکات بەڕاستی چاوێک بەم بارودۆ خۆدا بخشێنێتەوە دەست خۆش بێ کاک محەممەد گیان با تامیشی کەین کە ئاسمان زانین چۆنە ڕەنگی زۆر جوانە دیارە جەنابی تۆکو جوتیارێک لە منتیقی پێنجوێنە خەریک کۆمەڵە بەروبوومی ئەم ساڵ چیت چاندووە ئەم ساڵ بیبەرم هەیە و تەماتەم هەیە و شوتیم بوو شوتیەوە تاوا بوو زەرمان لێ کرد تۆ دووبارە لە شتی زەرەر کردەوە وەڵڵا زەرەرە زۆر بەخوای بێ هیلاکی و ماندوو بوونمان هەر مەسرەفی گیفانی خۆشمان ڕۆی هۆکار چییە هەر فەلاحی لێرە دوێنم هەجوتارە دوێم لە شتی زەرەری کردووە ئەم ساڵ وەڵڵاهی نازانم هۆکار چییە نازانم چییە خۆ ئەڵێن پارە ناکە ئیتر نازانم وایە وانە ڕاستە کەس نازانێ ئەی تۆ لە یەکێ لە سێکتەرەکان لە بوار شتێتەوە فلاسبوونی خۆت ڕاگەیاندووە ئەرە وەڵڵا باشیش نەک خراپ ئەرە وەڵا باشی تقریبا چەند زەرەر کردووە وەڵڵاهی ئیتر ئێمە بەچاو ئەوە کە شوتێکەکەمان زۆر نەبووە زەرەرەکەمان زۆر بووە نزیکەی 6 نەوار شوتیمان هەبوو ئێمە بڵێن زۆر نەبوو بەس بەچاوەوە 2 ملیۆن دینار بەلانی کەمەوە بە زیاوە زەرەرمان کردەرە وەڵا بەڵێ ئێستا لە بیبەری شیرینە چۆنی وەڵاهی لە بیبەری شیرینە خۆ من ئیشتا پێ نەگەیوە لەمە پێشتۆزە باش بوو 750 بۆ 800 دینار لەو دەورایی کرد بەڵام ئیستەکان ئیشتا من لێم نەچنی و هاتۆ بۆ 250 دینار کیلۆی جا ئەگەرێکێکی شتنی بێتی لەو 600 و 700 یا جاوا بارێکی بوو بە بارێک چییە بێ حیج نابێ تا غەریبی بەرەکەش هەروە بۆ خوارە عراق و کوشتی و خیارەکە یان لەناو خۆیان سەرفە بێتەوە وەڵڵاهی خۆ ئێمە حتا سلێمانی ئەیبین لەم کەپرانە ئەیفرۆشین حتا سلێمانی ئەڕۆین ئیتر زیاتر بڕوات ئەوە نازانم ئەش بێ بڕوات بەرە وەڵا ئەڕوا بۆ عەرەب ئەیبا بۆ خوارۆ خۆرەکەش زۆر گەرمی کردووە کا غەریب خۆ دەزانی ناوچەی پێنجێن کەش و هەوای ساردە بەڵام وەردەوە دەبەرەوە گەرمی ئەڕوا جاران وا بوو جوتیار کاتێک بەروبوومێکیە کرد بنەتۆی هەبوو بەڵێ وا بوو ئێستاما هەیە بنەتۆ کوچۆنیانی بۆ منە لە کاڵەکە لە شوتیە لە خیارە خۆی بنەتۆ بگێت و ساڵتر بچێنێتەوە نەوەڵای سەوە نییە هەمووی پارەیە بەخوا هەمووی بە پارەیە ئەمە نەشەگرانە لەسەرمان حتاو گران بوو ئەم ساڵەکە مەسرفەکەمان مەشتمان هەیە سێقاتی پارگرانە باشە بەڵام ئێوە بۆ بنەتۆی خۆتان ناگرنەوە ئەی بنەتوی خۆمانڕێتەوە ناچێتەوە ڕوێتۆ ئەڵێن ور دەرەچێ و ئەڵێن جوان نابێ و بەری کەمە بێ و ئەوە مەسەلەکەی تێ بەخوا نازانم هەمووی ئەم تۆ کیسە ئەکڕین ئەوش زۆر گرانە ساڵ بۆ ساڵ گرانە بێ ئەرە وەڵا بەڵیانیەوە کاک غەریب بڵێ بنەتۆوە کڕن بڵێ کرێ جووت ئەرە وەڵا باشە کرێی سەمات بڵێ لێکردنەوە بڵێ بارکردن بڵێ ئەوە سیارە گاز و بەنزین ڕۆن ئەمانە هەمووی هەیە کرێکە بەڵێ ئەوجا دووبارە اینجا ئەم ئاوەکە بۆری ئاوەکە ئارە وەڵاو هەمووی بۆری ئاو بە سۆندێ و بۆریە و ئەمجا مۆلیدەیە هەمووی بە گاز ئیژەکە بە بەنزین ئیژەکە گاز و بەنزین خۆ دەزانی پارەکە لیترێ گاز بە 450-500 دینار بووە تا 600وانە ئەگەر ڕۆی بێ ئەم ساڵەکە بە 1250 هاتوۆ بۆ 1200 هەتا زیاتریش لەوە چێ ڕۆی بێت باشە بەڕاستی کا غەریب آخر بەڕاستی ئەمە لێرە پرسیار دەبێەوە خەریکی چن بەس کاتی خۆتان وەڵڵا ئێمە بێ لە کاتەکەمان وەڵڵا برا من کرێکاریم کردای ڕۆژە بە 5,000 زۆر قازانشترم بوو بە 5,000 ڕۆژە ئیشم بکردای لەمە خۆم قازانشتر بوو
ئەرە وەڵا ئەنی تۆ ساڵەت ئامادە بم شێوازە فەلاتی وەڵاهی من نەوەڵا ئاوا بێ نایکەم بەخوا مەگەر کەمێک هەر بڵم بکەم با تۆ زەهر هەبێ ئینە نەوەڵا بە تەمانی ماوە بکەم دەبنیام خۆت و ماڵ و مناڵش خەریکە میشێ وەرە بەخوا ئارە بەخواوەتەن لەم گەرمایە خەریکە بژارەکەن و یەک هەفتەیە ئێمە بژارەکەین ئارە بەخوا بەبێ ئەم هیلاکی خۆمان ئەومان هەر حسێب نەکردو ئیشاکە پارێ گیفانی خۆمان نەڕوات تا ئێستا لە وەزارەتی کشت و کاڵ کەس نهاتوو بەلایەوە یەک کەس لێی نەپرسیوین کەسمان نەدیوە نەوەڵا هیچ هاوکاریش نکراوە هیچ هاوکاری چی نەوەڵا لێمان نەخۆن ئەبێ ئێمە هاوکاریەوانکەین ئەی ناوان هاوکاری ئێمە ناکەن کەس نەوەڵا بەڵە بەڕێزەندە ئێستا لەیەکێک لە حلوەکانی پێنجوێنین کە لێرە بە کەپرەکان ناسراوە دیارە لە پێنجوێن ناوە دەڕۆی کۆمەڵی ئەم حلوانە هەن کە بار هەڵگەرەکان لە خوار عراقەوە دێن لێرە لەوانەکردن و باریەکەن دیارە بەڕاستی ئەمانش کۆمەڵە جوتیارن لێرە تا لە دووری منەوە وەستاوە هەمویان گلەیان هەیە ئێوە گلەیتان چییە بۆچی ناڕازین لە نرخی بەربوومەکان وڵا سەرەتا بەخێر بێنێخوا وڵی گلەیمان زۆرە ئیسە بۆ منەوە کاڵکمانەیە 250 نار 200 نار 225 نار هەیانی هەموو فەلاح زەرمەندە ئەم ساڵ هەر لە تەماتەوە کاڵکەوە کوولەکەەوە یعنی بەڕاستی هیچ پارێک ناکا بۆ ئێمە بەڵێ هەمومان زەرمەندی ناوت محەممەد کاک محەممەد جان من کۆمەڵە جوتیارم دواندووە ئەڵێمە فلاسمان کردووە بەڵێ بەم شێوازەیە مە ساڵێکی تر ناتوانێت بەڕاستی کاری زرعەتکردنەوە فەلاتی بکەین بەڵێ وایە زۆر ڕاستە باش چارەسەر چییە بۆ ئەمڕۆ وڵی چارەسەرەوەی حکوومەت گلایەکمان لێکاتەوە ئەوانە عەرەبە برا عەرەبەکانمان هاتوون سپاسیانەکەین یعنی سعرەکە وای لاتۆ نێڵن ڕستقی ئێران بێتە ئەم دیۆ ئەم مەرزەکان نەکرێنەوە بەڵێ ئێستا تۆ ئەمە کاڵێکی پێنجێنە ماشەڵڵا زۆر گەورە و جوانە ماشەڵڵا کاڵێکی ناوازەیە 225 نار 200 نارەکە ینی هیچ ناگرێتە بۆ ئەمە هیچ ناگرێتەوە باش شەمە چەی تێستاوە بەرەمە بڕوا بکەن زۆری تێچ ینی تێچۆکەی زۆر لەعنی لە فرۆشتنەکەی وڵای بنەتۆیەکەری خۆیەتی یان لە دەر لە بازاڕی کڕ لە بازاڕی کڕین لە بازارێکردین ینی نازانم زەفی پێما بێ 70 دلار 6 دلار شتێکی وایە ئەی باشە بۆ هەر لە خۆ بنەتۆی ناگرنەوە ناڕێتەوە چیە وڵی وە خۆی دەرناچێت و ینی لە تایم دەرەچێت هەیە گەورە دەرەچیانی ڕنگ و هینەکەی وە خۆی دەرناچێتەوە بەڵێ تۆ مەتوانین کاڵەکە داگرین کاک محەممەد بەڵێ با کاڵەکە داگرین زانین چۆنە کاڵەکە ئێستا ئەمە گەن نەڕوا بۆ خوارە عراق پێچ لێرە کولۆی 200 ناریش نەکات 200 ناریش ناکات 100 دینار ئەو پەر ماشەڵڵا کاڵێکە جوانە وڵا بەڕاستی ماشەڵڵا تەماشا بەڕاستی بینران ئەمە بەڕاستی گەوهرێکە لەم منتیقی پێنجوێنە ئەمە تەماشا دەکەن ئەم کاڵەکە لێرە لایەکمان لێ باتەوە ئاوڕێکمان لێ باتەوە ئەینا بەڕاستی هەموو فەلاحەکان زەرمەندە هەمووی ماشەڵڵا سێرێ و کاڵەکەت ئەوە کیلۆی 225 نار 200 دینار شیرینیشە ناوەکە ماشەڵڵا تامیگە دەست خۆش بەڵامە تامی کاڵک و تامی شوتەکەمان کردووە شیرینە بەڕاستی کاک محەممەد ئێستا تەماشا دەکەیت تۆ ئەمە بێگومان تا بەرهەم کیلۆ 100 زیاتر لەسەرکەوێت زیاتریش زۆر زیاتر باشە ئەی ئەم پلاسکەکە بە چەند نەکڕی پلاسکەکەی جووتی بە 1950 باشە ئەمە چەند ئەمە بۆ 1350 حەماڵی و گۆرە کرێ ئەلوانی لێڵەگرن و ئەی کرێت جووتەکەی کرێ جووت و ئاودان و دەرمان و گۆرە حشتی زۆر زۆرە ئەی باشەوە خەریکی گازەکەی و مۆلیدە و گۆرە نەوار و لایلۆن و ئەی باش دەڵم ئێوە خەریکی سیشیەوە چیە حسابکەیت هەموو ساڵێ ئاوەمە 2 ساڵە زەرمەندی نیێمە ئەو ئەم ساڵانی هە زۆر ئەگەر ئاوا بڕوا خەڵک هەموو یەکشێتەوە تۆ خۆت ئامادە ساڵی کەم کاڵەکە بەرەبێتەوە ئامادەنی مەگەر ئاوا بێ ئەگەر ڕستق ئاوا بێ هەر تازە کەوتینە لەژێ خەرزۆ گلەیەک دەکرێت عفۆن با من ئەمە خەمێرە قورسە بەڕاستی بەڵێ قورسە کاک محەممەد ئەگوترێ جوتیارەکانیش هەمویان لە یەک کاتدا پەلاماری یەک جۆر بەرەبووم دەدەن ئەمە وایە لێرە وڵای هەموو شتێک کراوە ینی بەپێی خۆی سە بۆ نمونە کاڵک بۆ نمونە ئەم ساڵ زۆر کراوە تەماتە هەر تایم هەموو ساڵەوە خۆی ئەکرێتەوە پەتاتەیش هەر ڕێژەیەکە کرێ هەموو ساڵێک لێرە ئەتی کوولەکە هەمویان یەکتایی من ینی بەس کاڵک ڕێژەیەکی زۆر ئەم ساڵ کراوە بۆی ئەمە کاریگەری هەبوو لە دابەزین زۆر کاریگەریە بووارە وڵات ئەم ساڵ زۆر باشە نرخەکەی ئەم ساڵ بەس ینی خێر ئەمە لە ماوەی هەفتەیەکە 450کە ئەتی وڵای چێت تەماتیش ماوەی لەمو پێش 500ەکە ئێستا ئەمڕۆ 450کات ڕاستە ئەترەوە سعرەکانن ڕاستە ئستا مشتری تێ بۆ بارەکەت بەڵێ مشتریە 225 دینارەڵێ
تاوەڕێک کەوتی لەگەڵیا بەڵێ دەی خوا خێر دادێ خزمەتان چاوەکەی ساغ بێ کاک کاکە سڵاوتان لێبێت چۆن قوربان باشی گیان چاکی گیان ئەحواڵە باشی سەلامەتن ئێوە جوتیارن یان خەریک کرێکارن باکردن چیەکەن لێرە ئەفۆن تۆ شوەرە ئێرە نرخی چۆن ئەمڕۆم بەربووە ئەم کوولەکەمە ئێمە ئەمە لە 200 دینارۆ تا کولێت 275 300 دینارە ئەی بۆ سەر دەرەوە ئەوە تا ئیسەکانە بە زۆری ئەزانن ئەڵنم کوولەکە ناشرینە سەو خۆس کوولەکە بینی بزانە کە چۆن هەنێ ئەم کوولەکە ناسکە ئەمە ڕاستی ئەم کوولەکە ماڵێ ناشرینە ئەوە سەری کوولەکە بکە تا خوارە خۆدەوە دوو بەرچاوە زانین کیلۆ بەچەند ئەمە ئەوە لە 250 دینارۆ 275 دار زۆر بینی بێ ئەڵە 300 دینار زیاتری پێێنە بە هەمی ناخۆی پێنج جوێنەمە وایە چی تێچ تاوە هەم دێنەوە کرێکار و سەر لەو شتەکە لێ دەربکەیت بە 300 دیناریش لەوانەیە و پیکابە 1000 نەیەڵێت ناشیڵێت و ئەسێ ئەو پولەکان پیاوەیە ناوێتی نایەڵێت و پارەی سنووقەکانەکەی ڕاستە ناوت بەرز دارەوە کاک دارەوان تەماشا دەکەی سا لێرە تەنها کولەکە نیە شوتێکەیە پارە ناکە خارەکەی پارە ناکە هیچی پارە تەماتەکەی پارە ناکە کاڵەکەی پارە ناکە باڵکمانەوە بە 100 دینار 110 دینار ئەوەی سەگانە ڕسقی کاڵێکی پێنجوێن لە سێ بەشا دوو بەشی ڕۆیوە تازە چوتە 250 دینار و 250 دینارەکەش پیکابێ دوو تەنبارەکە 200 زارەیەڵێت ئەمەکەی وڵاتە هیلاکەتیان بۆ هیچ نایڵێت ئەگەی لاکێکی خۆمان حساب بکەین لەسەری خەرزار بین لەسەری هەر فەلاحێک لێمە لەوانێ بە 15 میلیۆن پارەکە بە 15-20 میلیۆن زەرمان کردو ئەم ساڵەکەش بەوەش دەرچین و لەوانە پێشکوردی ڕاستە لیترێک گاز بە 1300 دینارە بنزین بە 1200 دینارە هیچ لە زەراعیەکانە باشە شتەکان گران وەزارەتی کوشت و کاڵ کەس نهاتوو بەتەنگەوە هەڵێز چییە دەرەکە دەڵێ ئەمەمان کردەوەمان کرد دوایینەکەی و خراپترە بێ باشتر نابێت ئیسە تەماتە ڕۆژان 550 ناریەگر ئیسێ ئەم ڕۆکە هاتووە لە 250 کڕەوە تا 400 دینار کە لەو تەماتی ئێران هاتووە لەولەوە لە نام لە کەلارەوە هاتوو نازانێکیەوە هاتووە ئیسە ئالێوە تەماتە بێنە بە ڕقەمیەک بە 400 ناتەماتە ئاڕۆ بە 450 لە 250 هەیە ئەوە باز یەک بکاویژەوە کیلۆ تەماتێتی بە ڕۆژانی دەم لەوە پێش 650 ئێستا دەبین بەڕاستی ئێوە دەسەوەستان داماون بەدیار بەروبوومەکانتانەوە ئێمە نەفرشی لەگە ناسان فرێن هیچی ئەمە بێ فڕێمن لالێک زۆربەی کاتەکان فڕێمان ناوە بە قازانشترمان زانیوە تا ئەوە بیچنین و بێنین بۆ ئێرە وەی زیاتر قەشدار نەبێت لەسەری ئەی بیبەرەکە چۆنەوەیش هەروایە بیبەر 900 ناریە کرد لە ماوەی دوو ڕۆژە هاو بۆ 500 نار هاو بۆ یەتە خواردتریش و بۆ خواری شۆڕەوەداوە کات بەگە بڕۆ سەری وەسڵەکان کە بزان چی نووسیە ئەیسێ من پرسیارم لێکرد وتم تەماتە ئەمڕۆ چۆنە وتی 250 دینار یەک تەماتە ئیتر کە سەر و ژێر خراپی تیانە بێت هیچ فول ئەڵێ بە 400 دیناری کردووە ئەوە بە 400 نارەکەش فەلاحەکە هیچی وا سوودمە نابێت بەڵێ باشە کاک دارەوان لێرە نرخەکان بەڕاستی هەمووی هەنی زۆر بە شێوەیەکی بە چاودا بەزی وەرزانن بەڵە باشە بۆ لە ناوسەنتەری شارەکاندا نرخی ئەمانە گرانە ڕێگە نادەن داخڵ بێ بۆ ناو شارەکان ڕێگە نادەن ناو شارەکان ساغ بێتەوە لە حلوەکان مشکلە بۆ دوزەکە مەسەلە چیە بۆ لە ئێستا هەر لە علوەی سلێمانیە هەر وەکو ستەرانە پیکابێک کە بچێ بۆ علوەی سلێمانی 5000 لێسێن هەر بە بێ شتێک تۆچی دەژرۆ ئەڵێ فەحسم کردووە هیچ ئەسڵ و ئەساسێکی نیە هیچ فەحسێکیشی نییە 5000 لێ لێسێنێ لێرەوە تەماتە تۆ دوسێ ڕۆژتێش تەماتەی پێنجوە لە چوار بەشا بەشێکی پێ نەگەیوە تەماتەی پێ 500 نارێکرد لە ماوەی دوو ڕۆژە هەبوو 200 هاتووە بۆ 250 دینار لەوە سێڵە تەماتە هاتووە لە پەروێزخان و مەنزەلیێوان و داغەڵ بوو تەماتێکی زۆر هاتوو ڕاست چارەسەر چییە بەڕایەوە وڵی چارەسەریان پێ ناکرێت نام حکوومەتە توانێت چارەسەری بکە ئەگەر لە کاتی فەلاحەکانی ئەوانەی عێراقایدی بکات ئەم لێرە نەیەڵێ بێت ئەی ژوا لە ئێمە ناکات بەڵام چۆ دەستەوامە ئەو ئەمە لەگەڵاکای ژەوەی لەگەڵاک هەمووی زەرری ئەوخۆیان سوودمەند دەبن لە گومرکەکان لە یینەکانی زەرمەندەکەشی ئێمە بەڵێستا خۆت وەکو فەلاح ئەمساڵ زەرت چەند بووە وەرەوەڵا زەرمان زۆر ئەوار کاڵک ماگرۆ لە گاڵەکەیەوەمان زەرە گرۆ نەبێتەوە ئیسەر کولەکە ئاوایچین ئەوەش کە توی بین هەر هەمی زەرەر ئەوە کە هێزە دام کردو ئالیا بەخوا زەرەر بەخوا کولەکە هینێکم پارێز نوقەکانیت پارێز نوق کرێکارەکەی نە هیچی مۆ ناوێت نە ئیسیارە نە بۆ خۆ هیچ هەری هەمووی زەرەرە ئەگەر ئابستەڵت ئامادەی پەنا بۆ مشتە بەریتەوە ناوەڵا ئامادە نیە سوێنم غاڕوە لەمیەوە دیەک کاڵە هەر کاڵک هەر ناکە هەر تەماتە ئەگە بیش ئەگەر ئاواش بە مەجبوری ئەوش نەکەی ڕاستە بەداخەوە ئەمە زۆر هیلاگەبی لەگەڵ یام کولەکە
زۆر بەڕاستی بەداخەوە بەشێکی زۆری تاوەکو بڕاستی نیتە ئێرە بە چای خۆت نەبی نازانین چ دەگوزارە لێرە بەڕاستی ئەمە کارەساتە لێرە دەگوزارە ساختکردنەوەکەیشی ئەیسە تۆ ئەم پیاوان پیکابێ هێناوە هەتا ئەوکوونێ ئەم پیکابە دائەگیرێ لێرە ئەبێت تۆ دەمەقاڵەکە لەگەڵ حەماڵەکەیە لەگەڵ عەرەبەکان ئەبێت دەمەقاڵیان لەگەڵ بکە ئەڵێ ئەمەوانێ وای لێمەگە بارەزی خۆی لێ فڕێە پیکابە جێڕێت وڵێ نامەوێت ئەوەیشی کەوەڵێ ئەسڵی نییە بەس ئەوەیە شتەکە هەرزانە بەڵێ ڕاستە کاکدارەوە سپاس دەستان خۆش بکاکە سپاس وا بزانم بەشێکی زۆری لە ئێوە قەرزداری لای دوکانەکانی سەمادیشن بەشێکشتان قەرزداری لای دوکانی پلاسکۆکانیشن منەچم ڕاستی لێ ڕای ئەوان شوەر دەگرم سپاس بۆ ئامادەبوونتان بەڵێ بینەران دیارە ئەمە ئێستا کە دەیبینین ئەم حەلوەکە بەڕاستی ئەنی ئەوەی دەکرێ هەمووی جوتیارەکان بەڕاستی ناومێدن هەمویان بەڕاستی ئەنی وان لێ هاتووە کە جارتر یە ساڵەتر ئامادەرین پەنابەرنەوە بەر ئەم جۆرە بەروبمانە بۆیە داوا دەکەن بە زووترین کات بە زووترین کاتێک بکرێ بەڕاستی چارەسەری بۆمانە دۆزرێتەوە بە نرخێکی گونجاو لیان وەربگرێت یاوەتە لە ناوخۆدا ینی ئەم بەرومانە بخرنەوە کار و جارێکی دیکە ینی ومێدێک بۆ جوتارەکان بگەڕێتەوە بۆی ساڵێکی تر بەرومەکان بە شازێکی جوانتر بەرەم بێن و خەمی ساختکردنەوەشان لەبێت لە بازاردا لەگەڵمان دابن دەچین بۆ لای دوکانی موادەکان سەمادەکان هەروەها دەچین بۆ لای دوکانی پلاسکۆکانی بزانین ئەمانە چکە بەشێکی زۆری جوتارەکان گلەیان لەوە هەیە گوترێت ئەم پلاسکۆیە کە شتەکانی پێگوازنەوە زۆر گران لە سەروانەکەوێت بزانین بۆ لەوێش ئەمە چییە هۆکارەکە چیە لەوێ گران بووە ئایا گرانێکە لەوێ لە موادەکەدا یان مەسەلە چییە لەگەڵمان دابن دەچین بۆ وێش وەڵامی زیاتر بۆ ئێوە وەردەگرینەوە. ئێمە هەر لە قەزای پێنجێ ماڵینیتەوە لێرە کاک ئارام مەحموود ئەندازیارێکی کشت و کاڵمان لەگەڵدا دیارە کاک ئارام ماوەیەکە لەم بواردە ئیش دەکا و شارەزایە دەمانەوێت هەر سەبارەت بم کێشەی جوتیاران کە ساخت نەبوونەوەی بەروبوومەکانیانە چەند پرسیارێک ئاراستەی کاک ئارام بکەین کاک ئارام سپاس بۆ ئامادەبوونت با لەوە دەست پێ بکەم کێشەی جوتیاران چییە لێرە لە ساخت نەبوونەوەی بەروبوومەکانیان لە ڕاستیدا با بڵێن کێشێکی هەرە گەورەی با بڵێن کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان کە ڕوبەری جوتیارانە بێتەوە ساختنەبوونەوەی بەرهەمەکانیانە لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانیان بەڵێ کاگەرام من زۆرێک لە جوتارەکانم جواندووە بەڵێ بە تایبەتی ئەم ساڵ ئەوانەی کە پەنایان بردووە بۆ شووتی بۆ کاڵک بۆ خیار بەڵێ دەگوترێ ئێمە بەشێکیان بە تایبەتی لە سووتی ئاڵێ مایە پوچ بووین ساڵەتر ئامادەنین دووبارە دەستکەینەوە بەرهەمهێنانی شووتی ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە وەڵی ڕاستە ینی ئەم ساڵ بە بۆنەی با بڵێن ئەوەی کە شووتی کاڵک با بڵێن لەم ئاخیرەیە با بڵێن داڕمانێکی گەورەی وەکو نرخ تۆمار کردووە یعنی ئەتوانم بڵێم فەلاح لە مایە پوچبوونێکی زۆرایە ینی زەرە لەبەر ئەوەی هەم تۆ سەمات ئەوانە کە گرانن هەمووشی بە قەرزە بۆتە با بڵێن بارگرانیەک لەسەر جوتیارەکە لە لایەکی ترەوە کە بەرهەمەکانیان پێ ئەگات خۆ دەزانی بەرهەمی کشتتوکاڵی با بڵێن کە پێ ئەگات لە وڵاتی ئێمە بۆ نەساتخانە نییە هەتا ئەم بەرهەمانە بۆ ماوەیەکی دیاریکرا و هەڵبگیرێت لەو کاتێک کە بەرهەمەکە با بڵێن سەعێکی باشترەکان نرخەکەی گونجاوترە بخرێتە بازارەوە بۆیە فەلاح تووشی با بڵێن زەرەرێکی زۆر بێتەوە. بەڵێ کاگەرم گلەی هەیە لەلایەن جوتیارانەوە دەگوترێت نرخی سەمادەکان گرانە بەڵێ باش ئەم گرانیە ئێوەش هەر بەگرانی ئەیکڕن یان بەگرانی بە جوتیارەکانی فرۆشتنەوە بەڵێ ینی با بڵێن گرانە ینی شتەکان گرانە بەڵام هەندێک شتەیە ینی پەیوەندی بە بۆرسەوە ینی ئەم شەڕی لە ئاخیرا با بڵێن لە بینی رووسیا و ئۆکرانیا هەیە تاسیری کردۆتە سەر کۆی کایەکانی ژیان ئەوە نییە بڵێ هەتا ناکەتی کشت و کاڵ بێ هەر بڕۆ با بڵێن لە پلاکی کارەباییەوە بگرە هەتا پێداویستە سەرەتایەکان با بڵێن گرانی بەخۆیەوە بینیوە ئەگەر بەراودی با بڵێن سعری بەنزین و گاز و ئەمانەش بکەی ینی چەند قات ینی با بڵێن زیادی کردووە لە سەر فەلاح موادەکان ئێمە ئەتوانین بڵم تۆ وەکو ساڵانە ینی زیادی نەکردووە هەندێک لە موبیدەکان هەیە زیادی نەکردووە بەڵام ئەوەی کە زۆر زۆر زیادی کردووە سەمادە ئەویش لە ڕاستیە فەلاح تۆزێ لەو هینەش پاشەکشەی کردووە زۆر بەکاریان ناهێت کاکەرم نرخی بنەتۆ چۆنە لە ڕاستیە باسی تۆم کە سعرەکانیان تقریبان وەکو پار ئەتوانم بڵم کەمتریش بە لە بەڵێ من جوتارێکم جواندووە بەڵێ من تەنها لە بەرهەمهێنانی بێستانێکی یاخود کەڵگەیەکی شووتیە بەڵێ مەسروفاتەکەی بە سەماد و بە تۆ چاندنەوە 3 ملیۆن و 500 هزارم مەسروفات بووە بەڵام بەرەبوومەکەم ملیۆنێک و
500,000 بووە بەڵێ واتە 2 ملیۆنی زەرەر کردووە بەڵێ دڵنیام دەفتەرەکەی تۆش لەوانەیە کۆمەڵە نمونی ئەوەیە لە قەرزدارەکان ینی با بڵێن فەلاح ڕۆژانە با بڵێن گلەی و گازنتەی هێنێتەوە ینی لە ساغنەبوونەوەی بەرهەمەکەی لە کەمی نرخەکەی کە ینی پێدەن ینی ئەوەش لە ڕاستیە پێویستە حکومەت و لایانی بەرپرسیار با بڵێن لەم بەبەستە پێش ئەوەی کە ئەم حاڵەتانە ڕوو بدات ئەوان ئامادەکاری باشیان کردبێ ینی مەرزەکانیان تونند و تۆڵ کردبێتەوە هەمانگیان هەبێ لەگەڵ حکومەتی عێراقیا بۆ ئەوەی با بڵێن لە کاتی پێگەشتنی بەرهەمی ناخۆیە بەرهەمەکانی دەرەوە هاوردە نەکرێن و هەروەها با بڵێن کۆمەڵێک دەستگا و ڕاگەاندنی کوردیش با بڵێن کۆمەڵێک لایەن دروست بوون ینی ئیش لەسەر ئەواکەن کە بەرهەمی ناخۆیی بشکێنن کە ئەمیش کە جێگەی با بڵێن واتە بپلان ئەمە هەیە ینی بە تاچی دابەزێنێت بەڵێ بەرهەمەکان خۆتان چون بچنە ئەو دەشتەوە بزان چ بەرهەمێکی جوڵ بەرهەمێنێت ڕاستە کاگەرم قەرزێکی زۆر لای جوتیاران بەڵێ بە مەزندەی چەند دەبێت وەڵی زۆرە ئەی ساڵەتر ئامادەی بەم نرخ دووارە پێیان وەڵی بە تاعشید بەلیستە بۆن پار ئەو فەلاحانەی کە با بڵێن قەرزیان هەبووە من دەستم لێ ینی دەیژێڕاونەتەوە ناقیشی نییە زەرری کردووە منیش وسومە با بڵێن کەمشتەکە بە قەرزێنم خۆشم بەڵامشی ئەو زەرر نەبم کاگەرم ئەو خۆت زانی بازنەیەک یا خواڵقەیەکە مڕوتی بەیەکەوە هەیە بەڵێ ئەگەرمە بەردەوام بێ ساڵتریش تۆشی دەست نایەنی بەتاچی دوایە ینی نەک ینی با بڵێن ئەگەر فەلاحێ بۆ نمونە ئەم ساڵ خۆی بە زەرمەند و با بڵێنینەکە دوکانارەکان چەندی قات با بڵێن ئەو زەران بەسەراشکێتەوە لەبەرەوەی هەر دوکانارێ بەلانی کەم لە 100 فەلاح تا 200 فەلاحی لایە بەڵام ئەگەر فەلاحەکە بۆ قەرزاری یەک نەفەرە بەڵێ وەکو شارەزایکی بواری کوشت و کاڵوەکو ئەندازیارێک زۆر بە کورتی زۆر بە کورتی ڕێنمایی چییە بۆ جوتیاران چی بکرێت بۆ ئەوی تووشی ما بچی نەبن واللهی ئەوەی کە لەسەر جوتیاران بێ وەکو ئەرک و مادووبوونی خۆیان کێشاویانە ینی ئێمە ناتوانین بڵێن هینە بەرهەمێکی جوانیان پێشکەش کردووە بەرهەمێکی تەندروست و ڕێک و پێک ئەتوانن بڵم ئەو بەرهەمانە شانەیە لە بەرهەمەکانی دەرەوە بەڵام ئەوەی کە ینی دێرەیە جێگەی نیگەرانیە لە نرخی بێنرخی بەروبوومەکانیانە حکومەت پلانی هەیە بەڕای تۆ بۆم کەرتە واللهی پلانەکەی ئەگەر هەی وایە ئەوە دەرنێتەوە ئێستا من لە یەکێک لە کارەکانی بەرهەمهێنانی پلاسکۆم دیارە بەشێکی زۆری جوتیاران ئەم جۆرە پلاسکویانە بەکاردێنن بۆ گواستنەوەی بەربوومەکانیان ئەوەندە من لە نزیکەوە قسەم لەگەڵ کردبن ئەوان گلیان هەڵێ ئەڵێن لەگەڵ ئەوەیە کە بەشێکی زۆری بەربوومەکانیان بۆ ساغ نابێتەوە لە هەمان کاتدا نرخی پلاسکۆش لای ئەوان پێیان وایە بەرزە ئەمەش دوجار بارگرانی بۆ ئەو دووزەکە کاگیاسیم لەگەڵ دیارە خاوەنی یەکێک لە کارگەکانە بەزانم ڕاو بۆ چوونی ئەو چییە کاگیاسین سڵاوی لەبێت لەسەر چاو زۆر سپاس دەکەم بەشێکی زۆری جوتارەکانی پێنجێم دواندووە ئەمڕۆ دەڵێن ئێمە سەرڕای ئەوەی کە حکومەت هاوکاریمان ناکە سەمات بەگران دەکڕین بەربوومەکانمان وەکو پێویست نرخ ناکە دوجار ئەم پلاسکۆش هەر بەگران لەسەر ئێمە وەستێ بۆ کارەکەی چییە بۆ گران لەسەر جوتارە وەستێ ئەمە بەخێبێن سەر چاو مەخراتی کەناڵەکەتانەکەم وڵای وەکاری وینی ئەو پلاسکۆ کە گرانەم یەکەم ئەو موادە زۆر گرانە موادەکە فەرقیە لەگە پارەکە ئەو مەسەلەکە ئەوەیە موادە کە بۆ ئێوە دێ لە دەرەوەی کوردستان دێ لە ناوەی کوردستانە ناوخۆیە هی ناوخۆیە ناوخۆی کوردستانە هینی جنوبەی ئەوانێ هەبی ئەو پلاسکی ئاڕاوە کاگیاسین ئێستا بەدانە ئەفرۆشیان بە کیلۆیان بە جوتە چۆن ئەفرۆش جوتە ئەمە قسمەتە ئەمە جوتە دوی ینی دوانەکەی 1200ە 1200 نارە بەڕای تۆ ئەمە زۆر نییە ئەم نرخە وەڵی زۆریش بێدەسەڵاتی ئێمە نییە موادەکەی گرانە مواد گرانە لەگە پارەکە زۆری فەرقە پارەکە جوتی ئەم سنووقە 850 نار بوو 900 نار بوو ئاوا بوو باز ئەم ساڵەکە 1200 دینارە فەرقی هەیە ئەرە وەڵات ئێوە هەر لە خۆتان لە ناو خۆی پێنجێنە سندوقانە بەرهەم دێنن هیچ هاوکارێکێ لە حکومەتەوە بۆ ئێوە لە پێدانی کارەبایە لە هاوکاریکردنی لە موادکردنیان شتێک کوورە نەوەڵا حکومەت نەوەڵا هیچ هاوکارێکی نەکردوی کارەباکەی ژەسەری کارەباکەی گرانە بەخۆ کارەباکەی وەک تجاری وایە ئەو دوکان و ئەوانە وایە وەکی ماڵان نییە بەبراورد بەس پار یاخود بە ساڵان ڕابردوو ئەم ساڵ بازاڕی ئێوە کەمی کردووە زیادی کردووە وەڵی بازار باشەش کرد کورە کابرا کاڵەکەیشی ئەگە 100 نارکە هەر مەجبورە بیچنێت بیکاتە ناو چنووقە چیریەکە بۆ کاڵەکە 100 دینارەکە 150 نارەکە ئاوایە
ئەنی جوتیارەکە بەڕاستی بەرهەمەکەی نرخکە یان نێکاو دەبێت سنووکەر بکرێت ئەرە وەڵارە بێ بیکڕێ ئارەوەڵا بێ بیکڕێ چی دێکە جوتارەکان باستەوە دەکەم بەشێکی زۆریان قەرزار بوون بۆهۆی ئەم بارودۆخەکە بۆیان دروست بووە لەلایەن بەتابەت دوکانەکانی سەمادەوە تۆش هەتا ئارەوەڵام من تقریبان لەوانەیە 20 میلیۆن دیناری پارەکەم باوەرم نەگرت بوو هەمیلای فەلاحە ئارەوەڵا ئەی جوتیار هەبوو ئیفلاسی هێنابێ وازیە نابێت ئارەوەڵا هەیە ئیفلاسی ناوە هەیە ئالەو بەر معاملەی منا مەرجەکەی فرۆشتووە هاوێتەوە بە قەرزە باوێتیەوە بە من هاوێتەوە بە فەلاحیتی هاوێتێ بە دوکانات ئارەوەڵا ئەم ساڵی ژەگەر وای بێ هەمیان ئیفلاسیێنن ئەوەی بەدەستی منەوە دەیبینن ئەمە کاڵەکێکە یەکێکە لە بەروبوومە ناوازە و بەرهەمهێنراوەکانی قەزای پێنجوێن لە چواردەوری منیشەوە بینن ئەمە بێستانێکی کاڵەکە کە خاوەنەکەی بەهۆی ساغ نەبوونەوەی بەروبوومەکەی بەم شێوازە بەر لای کردووە و مەڕ و ماڵاتی تێکردووە ئەوەی تایرە بینیتان کێشە و گیرروگرفتی جوتیارانی سنووری قەزای پێنجوێن بوو کە ساڵانە بەهۆی ساغ نەبوونەوەی بەروبوومەکانیان ناچارن بەشێکی بەروبوومەکانیان یان دەرخۆری مەڕ و ماڵاتەکانیان بدەن یا ئەوەتە بەم شێوازە بەجێ بهێنرێ و هیچ سوودێکی لە نەبینێت تا بەنامێکی دیکە و تەوەرەیەکی دیکە بێەوە دەگەینەوە هەمووتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت.